بشجبا كاك محمود سامي خيلاني وشنك سامي خيلاني مصطفى خيلاني محمد خيلاني بلين خيلاني او لقل ميردي تازي سرخالي مجيانيه او لقل ميردي تازي سرخالي مجيانيه منو توج محمود بشمان سرخوشي وميخانيه دۆستەکەی پارم ئەمڕۆ قسمەتی بێگانەیە لەسەر دوو چاوەکانم هەتا دەمرمتانەیە ئەو دڵخۆشترین نێوان ئەم کەون و جیهانەیە عەلی بۆ ئەو دەربەدەر شێتێکی بێلانەیە پێی بڵێ نەگەر مردم نەگری بەدوامدانەیە خەمی تۆ هەتا مردن ڕەنگە بە کۆتانەیە خەمەکانم بازار دڵخۆشیم بەدانەیە آخر کە دەڵێم تێکچووم مەڵێن لە بەهانەیە من خەم کە چەڵی کردوم چیشم بەشانەیە محمود سامی خەیلانی پیاوێکی پیاوانەیە هۆشەنگ سامی خەیلانی سەرم بۆی لە ڕێدایە کاک مستەفا خەیلانی و چی خەیلانی دنیایە بۆ محەممەد خەیلانی عەلیت لە خزمەتدایە کاکە بەڵێن خەیلانی چی خەیلانی دنیایە وەراش ببینەوە هەر بە یادی پارەکە سێرکە زۆرم بیر کردووی بە وێنەیە و جارەکە هێندە لای ماڵتان وەستام لە سێبەری دارەکە هێندە لای ماڵتان وەستام لە سێبەری دارەکە خەڵکی ئێستا پێم دەڵێن کوڕە بێقەرارەکە سایەقی پارچەکانی ئەم شار و ئەم گەڕەکە ئەڵێن دابەزینەیە لای کوڕە وەستاوەکە بووم بە باسێک لە زاری هەر هەموو نەفەرێکە ئەوە تا دێوانە بووم پێم نەچین لێم گەرەکە دکتۆرەکەی دڵی من تەمەشایم چاوەکە آخر تۆ نەبی پێم لێ شێدڵی من تیمارەکە چون بریندارت کردوم وەرە دەرنم چارەکە محمود سامی خەیلانی خوا لە کێشەی بەدوورکە محمود سامی خەیلانی خوا لە موشکیلەی دوورکە هۆشەنگ سامی خەیلانی ئەو سڵاوت لێ دەکە کاک مستەفا خەیلانی ساو لە مستەفا بکە کاک محەممەد خەیلانی ساو لە خەیلانیان بکە کاکە بەڵێن خەیلانی ئەو خوا پایەداریکە کاکە بەڵێن خەیلانی ئەو خوا پایەداریکە ڕاستێکی زۆر ناخۆشە ئەگەر ڕاستێکت دەوێ بێزارکەری کەسێک بی کە بە دڵخۆشت دەوێ چی بکەی دڵی گۆڕاوێ و بێومێت بێ تۆی نەوێ تۆش حاشا لە ببوونت کە تۆش تەنهاوت بوێ ئەوە باشی بۆ دەڵێم پڕ بە دڵخۆشم دەوێ محمود سامی خەیلانی هەرچیەکی لێم دەوێ هۆشەنگ سامی خەیلانی دەردی لە دوژمن کەوێ هۆشەنگ سامی خەیلانی دەردی لە دوژمن کەوێ وەراش ببینەوە هەر بە یادی پارەکە سێرکە زۆرم بیر کردووی بە وێنەیە و جارەکە هێندە لای ماڵتان وەستام لە سێبەری دارەکە هێندە لای ماڵتان وەستام لە سێبەری دارەکە خەڵکی ئێستا پێم دەڵێن کوڕە بێقەرارەکە سایەقی پارچەکانی ئەم شار و ئەم گەڕەکە ئەڵێن دابەزینەیە لای کوڕە وەستاوەکە بووم بە باسێک لە زاری هەر هەموو نەفەرێکە ئەوە تا دێوانە بووم پێم نەچین لێم گەرەکە دکتۆرەکەی دڵی من تەمەشایم چاوەکە آخر تۆ نەبی پێم لێ شێدڵی من تیمارەکە
چون بریندارت کردوم وەرە دەردم چارەکە محمود سامی خەیلانی خوا لە شێشەی بەدوورکە محمود سامی خەیلانی خوا لە مشکیلەی دوورکە هۆشەنگ سامی خەیلانی ئەو سڵاوت لێ دەکە کاک مستەفا خەیلانی ساو لە مستەفا بکە کاک محەممەد خەیلانی ساو لە خەیلانیان بکە کاکە بەڵێ خەیلانی ئەو خوا پایەداریکە کاکە بەڵێ خەیلانی ئەو خوا پایەداریکە